سەرقاڵی کوژانەوەی و ئاگرن کە ماوەی 2 ڕۆژە لە سنووری قەزای ماوەت کەوتوتەوە. بەهۆی ئاگرەکە و نزیکەی 252 نەمزەوی سوتاوە کە بەشێکیانە و ڕەزانە بوون کە پاک نەکراونەتەوە. تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی پۆلیسی دارستان و ژینگەی ماوەت و بنگەی پۆلیسی گاپیڕۆن زیاتر لە شەو ڕۆژێکە لە هەوڵی کوژانەوەی ئاگرەکەن. بەشی پۆلیسی دارستانی ماوەت بە دواچوونی بۆ کردووە چونکە تا ئێستا زانیاریمانە لە چۆ سەری هەڵداوە کاری ئاگرکەوتنەوەکە نادیارە تا ئێستا زەردێکی زۆری داوە بە حکمی ئەم سنوورە زیاتر ئێمە داری بەڕوو دارمازوومانەیە شوێنەکان شاخاوین لە وەڕێکی زۆر سوتاوە ئەوەی کە تۆ دەیبینی لەوانەیە کەروێشکی تێدا بێ کەوباڕی تێدا بێ ئەوەی کە بۆتە هۆی کۆنتڕۆڵ نەکردنی ئاگرەکە سەختی شوێنەکەی و تیمەکان کاتێکی زیاتریان پێویستە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە. بەهۆی ئاگرەکەەوە بەشێک لە شێڵگە و ئاژەڵ و پێداویستەکانی هاوڵاتیانی قەزای ماوەت سوتاون و بووەتە هۆی زیان پێگەیاندنیان. ئەجا زەر و زیانەکانی زۆرن لە هەچی لە وەرگایە ئەوە سوتاوە ڕز و باخ سوتاوە دار سوتاوە ئەنجا بۆ پەلەوەرە عنی ئەم هەموو زیندەوەری کە تێداوە زیندەوەرێکی زۆر لە ناو ئەو لەو کەژ و چێوە بۆ ئەوە هیچی نەماوە بەڕاستی هەمووی لە ناوچوو ئاگری ئەم ساڵ جیاوازە ساڵانی پێشوو زەرەی زۆر دەگەێنێت بە تایبەتی بەدارەکان بۆ پەلەوەری بۆ زیندەوەرێکە لە کەژ و چێوەکانەیە لە ڕێگ و ڕیشاڵی سوتێنە. ئەمە بۆ دووەمین جارە لە سنووری قەزای ماوەت ئاگر لە پوش و پاوان بکەوێتەوە و ببێتە هۆی زیان بۆ دانیشتوانی ناوچەکە. بڕوا بادین کورسات نیوز سلێمانی.